دەستێ شێخ ماچی مەکن، دەستێ شێخ ماچی مەکن، ئەو شێخنە قوتبێ رازیە. تاج و شەوکەت تەفخەباتە دەستێ سار و تازیە. ئەڤ نەدینە، دین مەبە، دین سەرخوەبوونا ملەتە. سەرمەبە بەرلنگێ شێخ کەنگێ خودێ ژێ رازیە. ما ji bo dîn şer dikin xortê Fransa û İngilîz, wa li Misrê xwên dirêjin bûn şehîd û gazî ye. Ger nexwînin dêbegû axa metim talan bikin, ev nezanî cangiranî karekî nasazî ye. Rencberê şêx û melayî karkerê axa û beg, ê hinan pêkarîne lê ê hinan cambazî ye. ئەو کەسێ زانا دەوێت تم وەک جەگەر خوین بکن قیر. ڕاستە وی زەنجیر دملدە تم بقیر و گازیە.